بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵای خی گەورەتان لێبێ خۆشەویستان لە درێژەی کار و چالاکانی دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ لە شارۆچکەی چەمچەماڵ کۆتایی بە خولێک هات کە بۆ ماوەی دەڕۆژ ئەم خولەکرا بۆ خولی درومان و فێرکردنی درومانی و فێرکردنی بڕین و درومان لەلایەن ئەو خوشکانەی کە خاوەنی منداڵی بێ باوکن کە نووسینگەی بەخشینی چەمچەماڵ هەستا بوو بەکردنەوەی ئەم خولە. خۆشەویستان ئێوەی بەڕێز و خۆشەویست هەمیشە پاڵپشت و پشتیوانی پرۆژەکانی دەستگای بەخشینن ببینن لەم راپۆرتەدا کە ئەو خوشکانە چۆن باسی بەشداریکردنی خۆیان دەکەن لەم خولەدا. ناو پەیمان محەممەد سلیقا دەستخۆشی بەناوی بەخشیندان لێەکەین دەستخۆشی دوو خوشکە بەڕێزشکەن کە هاوکارمان بوون و فێری برنەکەمانیان کردووە دادەزەوە و دادەدیمەن دەستخۆشی لە دوانەکەن زۆرمان دووبوون پێمانەوە دەستخۆشی لە دەستگای بەخشینی شەکەین و دوو مناڵی بێ باوکم هەیە دەستخۆشیان لەکەن بۆم هاوکاری کە هاوکارمانە بن و پێشتر کە وەکو بڕین برنەکەمان زۆر نازانی بەس ئێستا دەستمان لەسەری ڕاهاتۆ زۆر باشین پێشتر خۆم کە هاتن بۆ ئەم خولا شتیوامان نازانی بڵێن وەکو زانین بەس ئێستا فێری بڕنەکە بووینە زۆر باشین وەڵاهی پشت بەخوا بەس نیشەڵا بەتەمان نیازمان هەیە پشت بەخوای گەورە ئینشەڵا لەم ڕۆبەداوە ئیسفادەی لێەکەین و بێتە مای ژیان و خێر و بەرەکەت بۆمان. ناوم سەدی خەلیلە دانوشتی شارۆچکەی چەمچەماڵم خاوەنی 4 مناڵی هەتی بووم بێ باوک دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم وەلەو کەسانێکی کە یارمەتی دەستگای بەخشینەدا کە هاوکاری ئێمەیان کردووە دەستخۆشی لە دیمەنخانی شەکەم کە ئێمەی فێر بڕین و دوورین کرد ئەلحەمدولیلا سپاس بۆخوا ئێستا ئێمە ئەتوانین بیبڕین و بشی دوورین ئەو جرانێکە لەبەری ئەەکەین خۆمان ئەمانی کە لێرە هەڵمان واسیە هەمووی ئین دەست خۆمانە بڕیمانە دووریشمانە لەخوا بەزیاد بێ ئێستا ئەتوانین بەم مەکینانە بژێی خۆمان دابینکەین ئەلحەمدولیلا دەستخۆشی لە ئێوە شەکەممانوو بوون لە ئەو کەسانێکی کە یارمەتی دەستگای بەخشینەدا دەستگای بەخشینی کە یارمەتی ئێمەدا خوا لێتان ڕازی بێ لەخوا بەزیاد بێ زۆر باش فێر بووینە نە بڕیمە کردو نە دووری ئێستا لێرە زۆر باش فێر بوومە ئەتوانم کەوا ببڕم کراز ماکسی ئابا ئەو شتانێکەوە دیمەنخان فێری کردن هەمووی ئەزانین هەمووی بە گشتیوەتانە دووریمەوە هەڵم واسێ لەوانە ئارەوەڵا لەخوا بەزیاد بێ ئیشەڵڵا خوا پشتیوان بێ ئەتوانی بژێی خۆمانی پێدا بینکەی ئەرەوەڵڵا ئیشەڵڵا پشت بە خوارەوەڵا بە تەمام بیکەمە پیشە و درمانی پێ بکەم و هەروە بۆ مناڵەکانم ژیانی ئەوان پێدا بینکەم پشت بەخوای گەورە دەستان خۆش بێ خوا لەشتان ساقکە ئێوەش موفەق بن خوا پاداشتی ئێوەش باتەوە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتتانەکەم سپاسی دەستگای بەخشین ئەەکەم من کە دایکی سێ مناڵی بێ باوکم ڕاستە دوورینم ئەزانی بەس بڕینم نە ئەزانی ئێستا لەخوا بەزابێ فێری بڕین بووم سپاسی دادەدیمەنەکەن کە فێری کوردی لەخوا بەزابێ ئێستا توانم ماکسی جلی کوردی و عەزەی مناڵش بدورم سپاسی ئەو خێرخوازاناکەن کە یارمەتی هاوکاری بەخشینیان کردووە و یارمەتی ئێمەیان داوە
سپاسی هەموو مسلمانانی بەڕێز و ئازیز و خۆشەویستەکەم. ئێستا من فێری بڕینی جلی کوردی بووم ماکسی هیوادارم هەموو خوشکانیش فێر بوو بێتن بە تەمەنی ئیشەڵا لە دوای ئەم بڕین و خولەوە بژێوی ژیانمان بەم کارە دابین بکەین. سەرەتا سڵای خوای گەورە میهرەبان لە ئێوەی بەڕێز و لە هەموو مسلمانانەکەم. من ناوم هەوار واحێدە، لەم خولە بەشداریم کردووە، دایکی 4 مناڵی بێ باوکم و زۆر سوودمەند بووم لەم خولە. توانیومە چەند شتێ بدورم و ببڕم و ئەتوانم ئیشەڵا بە پەنای خوا بیکەم بە پیشەیەک بۆ خۆم. شکر بەخوا کە هاوکارمانن ئەم دەستگایە، مەچینەکانیان بۆ دابین کردوین، لە پاڵ ئەوەشە فێرکردنەکەشیان بۆمان کردووە. خوای گەورە ئیشەڵا پاداشتی ئێوە کەسانە شەداتەوە کە هاوکاری هەموو مسلمانانن و بە تایبەتی ئێمەش کە چەند کەسێکین دایکی 4 مناڵێکی بێ باوچین، زۆر کەس ئەوە ناکات دەگەڵ ئێمە هاوکارمان بێ، بەڵام شکر مسلمانانی کورد لەخوا بەزیابێت دەسواڵان بۆ هاوکاریکردنی کەسانی وەکو ئێمە بە تایبەتی ئەم بەرنامەی بەخشینەوە ئەم دەستگای بەخشینە. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکتان بێ ئیشەڵا. ئیشەڵا ئەجر و پاداشتی ئەم دنیا وها ئەم دنیا سو ئەو دنیاشتان هەیە. چەند ئێمەمانن بە مناڵەکانمانەوە، ئێوەش هاوکارمانن. ئەگەر چەند کەسانی کەوکو ئێوە لە پشت ئێمە نەبێ، لەوەی ئێمە نەتوانین بژێوی باشتر و ئەوە بۆ مناڵەکانمان دابین بکەین. لەخوا بەزیابێت دەستخۆشی لەم بەرنامی بەخشینە ئەەکەین و لەم کۆمەڵە کەسانی کە هاوکارمانن. ئێمە ئەم خەیاتیە کە فێرە بین ڕستێکی حەڵاڵە، ئەتوانین ڕستی ماڵ و مناڵ و بژێیمانی پێدابین بکەین بە بێمنەتی. لە پاڵ ئەوانەشە ئەتوانین هاوکاری چەند کەسێکیش بکەین وەکو خۆمان، شاید ئەوەنی هەموو کەسێ پارە ببەخشێ. لەوەی ئێمە بۆ چەند مناڵێکی بێ باوک دەسەجرێ بدورین، ئەوە هاوکاریە بۆ دایکان. یان چەند جار ئێمە پێویستمان بە چەند کەسێ بووە لەوانەیە هاوکاری نەکردبێتین، بەڵام هەیشە ئەیکات، بەڵام ئێمە خۆمان لە معاناتی ئەو کەسانە تێ ئەگەین کە وەکو خۆمانن کە چەند مناڵێکی بێ باوک لە بەردەستیانە و بژێوییان نییە. بەڕاستی ئەم بەرنامانەی ئێوە ئەم پرۆژانەی ئێوە زۆر هاوکارە بۆ ئێمە، ئیشەڵا بەردەوامی لەسەر بێت و پشتیوانی چەند کەسانێکی تری وەکو ئێمەش بن بە بێشکی کە کردوشتانە. ئەگەر نەتانکردبێ ئێمە نەمانەتوانین ئێرە بدۆزینەوە، نەمانتوانین ئەم شوێنانە ببینین، بەرچاومان ڕوون بێ. لەخوا بەزیابی ئێوە هاوکارمانن. سپاس بۆ خوای گەورە کە چەند برایەکی وەکو ئێوە، چەند خوشکێکی وەکو ئێوە و بە تایبەتدا دیمەن وەزەهۆخان کە هاوکارمانن. لەخوا بەزیابێ ئێمە دەڕۆژە هاتوچەی ئێرە ئەەکەین. زۆر زۆر بەڕێزی و بە احتیرامی شتەکانیان فێرمان کردووە، هاوکارمان بوون. چەند کەڕاتی کە شتێکمان زانیوە یان ویستومانە دووبارەکەینەوە پێی ئەوان زۆر بە یعنی ئەو پەڕی معاناتی ئێمەیان کردو و دووسێ کە ڕەشتەکانمان پێ دووبارە کردو بەبێ ئەوەی کە پێی ناخۆش بێ. نەخێرم پێشتر دوورمانم نەکردووە بە تایبەت بۆ خاڵت بۆ هیچ کەسێ و ئێستاوەتانە مەکسەکانم دووریوە هێناومە بەبەری ینی بۆ کەسی خۆشم دووریمە. ئەوە نەبێ بڵام شتێکم کردو بچووکەوەیان ئەوە بەبەر ئەو شخصانە دووریمە کە پڕ بەبەری خۆشیانە پێشی قەناعەتیان کردووە. بەو پاڕی قەناعەتی خۆشمەوە سقام بەخۆمە ئیشەڵا ئەیکەمە بژێوی بۆ مناڵەکانم. هەر بۆ نمونەیەک کە بۆ ئەم شوێنی کە بیسەلمێن کە ئەمە لێرە فێر بووین، ئەمە تەنورەیەک بووە کە لە ماڵە من بەکارم نەهێناوە، بەڵام ئێستام چاکەتەم لێ دروست کردووە کچەکە مەتوانێت بەکاری بێنێ. و هەروەها ئەمە خۆم ئیشی دەست و چنینم هەبووە، بەڵام بڕینم نەبووە، چاوم لە کەسێتر بۆ کە بۆم بنێرێ و بیچنم و ئەو پارەی دوورمانەکەی وەرئەگرێ. من ئێستا خۆم ئەشی دوورم ئەشی چنم. من ناوم نەسرینە، پێشەکی بە خێراتنتانەکەم و دەستخۆشیش لە بەرنامەی
بەخشینەکەم دەستگای خێرخوازی بەخشین بۆ هاندێک بوو بۆ ئێمە مەکینانیان بۆ دابین کردین تا بتوانین ببین بە خەیار من پێشەوە تۆزێک یعنی بەرچاوڕوونیم هەبوونەوە کۆکو ئێستا ئیسا سپاس بۆخوا ئەو شتانی کە دادیمەن بۆی بڕین و فێری کردن سپاس بەخوا هەموو ێزانین جلی کوردی مناڵ قاتوبی جامە ئیتر کۆمەڵشتمان بۆ خۆمان دوورە دەستێ جلی کوردی ئافرەتان مەکسی ئەمانە سپاس بۆ خوای گەورە ئیشەڵا خوای گەورە یارمەتیماندا ئەماکەین بە پیشەیەک بۆ داهاتوی خۆمان مناڵەکانمان بۆ ینی شتێک بۆ مناڵەکانمان ئیسفادەیەک بکەین کە خۆمانی پێبژێنین ئێستا من قاتوبی جامەی مناڵ لەگەڵ دەست جلی کوردیە دوورم مەکسی ڕۆ بەمانێک فێر کردوین ئابا سپاس بۆ خوای گەورە ئەم شتانەی ساکەی دووری سپاس بۆ خوای گەورە من نمونونەکانی ترەوە تا دەرەکەی کە سپاس بۆخوا فێربوون و ئەتوانی پشت باوە بەستین پشت بە خوای گەورەکە ببین بە خەیاتێکی باش و ئێمە دەستخۆشی لەم بەرنامەی بەخشینەکەین و هیوادارین چەند خولێکی تراوها بکرێتەوە هاندەر بێت بۆ چەند کەسانێکی وەکو ئێمە کە مناڵی بێباوک بەسەرمانەوەیە و دەستخۆشییان لێکەین ئەو کەسانی کە ماڵیان هەیە هەم لە پێناو خوای گەورە ئەجر و پاداشتیان باتەوە لە دنیا و لە قیامەت سپاس بۆ خوای گەورەوە تا ئەو خێرخوازێکە ئەم خێرەی کردووە تا گەشتۆتە جێگای خۆی خوای گەورە لێ وەربگرێن ئینشاءالله زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم سپاسی مامۆستاکان مەکەم کە بۆ فێری درمان و بڕین و شتمانەکەم خۆم فەقەرات و شتم تەواو نییە کەسێر هاتوومە فێر بم لەخوا بەزیاد بێ هەموو شتێک ئستازانم ببڕم و بیدورم یەکەم جارمە ئەم دەستم پێکردوە هەموو شتێک ئەزانم لەخوا بەزیاد بێ زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کە هاوکاریمانیان کردەوە زۆر سپاسی ئێوەی شەکەم کە هەستاون بەم ئیشە خوا پاداشتە و کەسانە داتەوە کە هاوکاریمانیان کردەوە خوا پاداشتیان داتەوە خوا سەد ئەوەی شتێک یان بداتێ دەست بەرن بۆ هەشتێ بێتە خێر و بەرکەت پڕشێ بە سەریانە پاداش بە من نابێتەوە مەگە خوای گەورە بیانداتەوە خوا نمونەتان زیاد کە بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەناوی خوای گەورە بە خێراتمتانەکەم بە خێراتنی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین بۆ سنوورەکەمان دەستخۆشیمان هەیە بۆیان وەکو کار و چالاکی هەمیشەییان لە هەموو شار و شارۆچەکانی کوردستان دەستبار و هاوکاری هەموو کەسانی فەقیر و بێباوک و ئەو کەسانەی کەوا کەم دەرامەتن دەستخۆشییان لێکەین و ئێستش لە شاری چەمچەماڵ بڵێن هاوکاری چەند خوشکێکی بێوەژنیان کردووە بۆ ئەوانەی کەوا مناڵی بێباوکیان هەیە عادەدی 25 مەکینیان هێناوە بۆمان بۆ ئەو خوشکانەی کەوا مناڵی بێباوکیان هەیە بتوانن کار و ئیشی دەستی خۆیان هەبێت لەم بێپارەی و بێدەرامەتی و قەیرانەدا بۆ ئەوان کارێکی زۆر باشە هیوادارین هەتا سەر بێت و دەستخۆشییان لێکەین و ئیشەکەیشان ئیشێکی زۆر باشە ئەم خوشکانش زۆر ئیسفادەیان کردووە لە ئەو مەکینانەی کە ئەوان دابینیان کردو ئەو خێرخوازانەی کە ناردویانە بۆ ئەوەی ئەم خوشکانە ببێتە ئیش و کار و دەزڕەنگینیەکی خۆیان بتوانن هاوکاری ماڵ و مناڵیانی پێ بکەن و پێیان بگەێنن ئەگەر چی معاشیان ئەگەر هەبێت یاخود کەم بێت ئەوە زۆر باشە بۆ ئەوان بۆ ئیش و کارەکەی خۆیان هەروەها ئەو مەکینانشکەوە دراوە پێیان ئەتوانن لە ماڵ و ئیسفادەی لێ بکەن ینی ئەوە نییە کە تۆ دەورەکەی بینی بێت و بچێتەوە ماڵ و دابنیشێت ئەمە ئەبێتە ئەوەی کەوا بەردەوام بێت لەسەری هیوادارم بەردەوامیش من لەسەری دەستخۆشیمان هەیە بۆ ئێوە بۆ ئەم خوشکانش دەورەکەشمان 10 ڕۆژ بوو ڕۆژی 2 سەعات زیاتر نەکەمتر ینی بەکۆی گشتی بابی سەعات ئەمان بۆ بڕین و دوورین فێر بوونە هەروەها ڕۆژانش کە ڕۆشتونەتەوە ماڵەوە ئەوەی ئەم ڕۆداومە پێیان لە ماڵە و دووریوانە و هێناویانەتەوە تابزان تا چەندێک فێر بوونە و یان نوقستانی لە شوێنەکە هەیە هێناویانەتەوە و ئەگەر باش بوو بێت باش ئەگەر خراپ بوو بێت هەڵەکەم بۆ ڕاستکردوونەتەوە و ئەمەش کارەکانی دەستیانە کە ئەیبینن خۆتان هەندێکیان لەوە چێت چەند خوشکێک تۆزێک یەزانی بێت یان دوورمانی زانی بێت بەڵام زۆربەیان نەبڕین و نەدورینیان نەزانیوە ئێستا بە باشی فێربوونەوەکو خۆیان ئەڵێن ئەوە نابێت کە منیش بڵم بەدەمی من ئیشەکانیشیان دیارە دەستخۆشیمان هەیە بۆتان هیوای بەردەوامیتان بۆ خوازین خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە پاداشتی ئەو کەسانەش بداتەوە کە هاوکاریان کردووە داوای لێ ئەەکەین کەوا زیاتر دەستکراوە بن بۆ ئەو فەقیرانە و بۆ ئەو کەسانی کەوا پێویستیان پێیت دەستخۆشیمان هەیە بۆ ئێوەش و بۆ نووسنگەی سەرەکی نووسنگەی چەمچەماڵژی دەستگای خێرخوازی بەخشین
خی گەورە پاداشتی ئەوانیش باتەوە و ئەو خوشکەش لەگەڵما بە تایبەت وەکو دایکی من وایە یعنی بەڕاستیان دایکی هەمومان ئەگەر خوشکی گەورەی هەمومانە دادەزەهۆ زۆر عزیێتی بۆ بەڕاستی بەیانیان ئەو زۆربەی کات لە پێش منا گەشتۆتە ئێرە زۆر هاوکاری کردوین لە تەنانەت دابینکردنی ژوورەکە یان زۆپای بۆ داگیرسانوین یان ئەو خوشکانی کەوا هاتوونە وەکو سەرپەرشتێک تامر گەشت بێتم ئەو لە خزمەتی ئەم خوشکانەیە بووە زۆر سپاسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامیەکەین کە شوێنەکان بۆ دابین کردبووین هیچ کێشەیەکمان نەبوو لە ڕووی هاتوچە و لە ڕووی ڕۆژانە کە دەرسەکەمان خوێندووە. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە لە درێژەی کار و چالایشی خێرخوازیەکانی دەستگای بەخشین لە هەموو شار و شارچکانی هەرێمی کوردستان کە دەست بەکارن ئەلحەمدوللا زیاتر لە 10 ساڵە توانیویانە خزمەتێکی بەرچاوی خەڵکی نەدار و هەژار و نەخۆش و بێباوکی سنووری کوردستان بکەن لە درێژێ و کار و چالاشیانە دیارە ئەمڕۆ کۆتاڕۆژی خولێکی دوورمانە لە شاری چەمچەماڵ کە بە هاوکاری خێرخوازان لێرە کراوەتەوە ماوەی 10 ڕۆژە ژمارەی 25 خوشکی کە منداڵی بێباوک بە خێو دەکەن بەشدار بوون لەو خولەدا و توانیویانە فێری دوورمان بن وەکو مامۆستاکانیان ئیشاریان پێدا کە پێشتر هیچیان ئاگایان لێ نەبووە نەیانزانیوە توانای دوورمانیان نەبووە بەڵام ئەمڕۆ توانیویانە کە بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین لەو خولەدا سەرکەوتوو بن و فێر بن بتوانن کە ئەو دوورمانانەی کە بۆ ئافرەتان پێویستە لە بڕینی کراس و ئەوانەی کە خۆیان زیاتر شارەزایان لێ هەیە بەشدار بن و سەرکەوتوو بن تایە و لێرەوە ئێمە بە پێویستی دەزانین سوپاسی هەموو ئەو خێرخوازانە بکەین کە هاوکارن کە دەستبارن بۆ ئەو جۆرە خولانە کە ژمارەیەک مەشینەیان بۆ دابین کردوون لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە کە دیارە دوای تەواوبوونی خولەکە مەشینەکانیشیان بە هەدیە ئەدرێتێ بۆی بتوانن لە ماڵەوە زیاتر ئیسفادەی لێ بکەن ژیانی خۆیانی پێدابین کەن پێویستیەکانی ماڵیانی پێ جێبەجێ بکەن ئەمە کارێکە کە ئەتوانم بڵێم بە هاوکاری هەموو خێرخوازان توانراوە لە شار و شارچکانی هەرێمی کوردستانە بە بەردەوامی دەست بەکار بن ئومێدم هەیە ئینشاءڵڵا خوای پەروەردگار هاوکار و پشتیوان بێت بە هاوکاری خێرخوازان کە بتوانین لەم کارانە بەردەوام بین خزمەتی خەڵکی خۆمان بکەین خەڵکی هەژار و نەدار بکەین و لێرەوە بە پێویستی ئەزانم سوپاسی مامۆستای وانە مامۆستا دیمەن بکەین کە لێبڕاوانە توانیوێتی لە ماوەی ئەم 10 ڕۆژەدا هاوکاریان بێ و فێریان بکە بتوانێ وایان لێ بکە کە بێمنەت بن بتوانن خۆیان کاری دەستی خۆیان بکەن و سەرکەوتوو بن لە کارەکانیانە و هەروەها بە پێویستی دەزانم سوپاسی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی بکەین کە توانیوێتی هۆڵیان بۆ دابین بکە و ئەو شوێنانەی کە ئەو شتانی کە پێویستن بۆ خولەکە بۆیان دابین بکە دەستخۆشیمانێ بۆ هەموو لایەک و هەروەها جەنابی مامۆستا فەرمی بەرپرسی ئەنجومەی چەمچەماڵ و ژێکی بۆ لە هاوکارەکان ئومێدمە خوای گەورە پاداشتی هەموو لایەکیان بداتەوە. بنەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان تەواوبوونی ئەو پرۆژەی خێرخوازیە بوو کە لە شارۆچکەی چەمچەماڵ کۆتایی پێهات ئەوەی کە دەیبینن بەرووبووم و خێر و سەدەقەی ئێوەی بەڕێز و خۆشەویستە ماوەتەوە بڵێن هەمیشە سوپاستانەکەین هەمیشە دەستخۆشیتان لێکەین و دوعای خێرتان بۆکەین خوای پەروەردگار سەروەت و سامانتان بپارێزێ خوای گەورە لە نەخۆشی و ئافات خۆتان و ماڵ و منداڵتان بپارێزێ پێتان ئەڵێم ببەخشن بۆ ئەوەی بەخشینەکەی خۆتان بەردەوام بێت.